سەلام و ڕەحمەت و بەرەکەت و میهرەبانی خوای گەورەتان لێبێ. ڕازگۆیی یەکێکە لەو خەسڵەتانەی کەوا بەستەی پێغەمبەران بووە. ڕەوشتی ڕازگۆیی هەوڵ و ماندووبوونێکی زۆری دەوێت، بەڵام ئاسانە بۆ کەسانێک کە بیانەوێت. ڕەوشتی ڕازگۆیی ئاشتەوایی و هێمنی دەروونە، وە درۆکردنیش دڵە ڕاوکێیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت گەورەترین خیانەت ئەوەیە کە بە درۆ قسە لەگەڵ براکەتدا بکەیت لە کاتێکدا ئەو بە دڵێکی پاکەوە بەڕازگۆت بزانێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم باس لە ناوەڕۆکی دەرونی مرۆڤەکان دەکات. ڕازگۆیی بە ئارامی لە قەڵەم دەدات و ئارامیش ئەو گەنجینەون بووەیە کەوا ئێستا خەڵکی بەدوایدا دەگەڕێن. ڕازگۆیی هاوڕێیەتێکی زۆرت پێ نادات، بەڵام باشترین کەسایەتیت پێ دەبەخشێ. ڕەوشتی ڕازگۆیی دیارییەکی گرانبەهایە، هەرگیز لە کەسە هەرزانەکانەوە دەست ناکەوێت. ڕەوشتی ڕازگۆیی بەهاری دڵە، زەکاتی ڕەوشتە، بەرهەمی پیاوەتیە و مەشخەڵی وجدانە. ڕەوشتی ڕازگۆیی لە ڕووی تەندروستیشەوە سوودی بۆ مرۆڤەکان هەیە.